سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەیە دیدار و ڕابەوە هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئاڵلقەی ئەم حوتوێ بەرنامەکەماندا بینەری وتوێژێک دەبن لەگەڵ بەڕێز، شاعر، نووسەر و چالاکی سیاسی کاک عەبدوڵڵا سلێمان ناسراو بە مەشخەڵ. سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکانی ئەدەبیات بەگشتی و ئەدەبی کرێکاری بە تایبەت وە ئاوەڕێکیش لە ناوەڕۆکی کتێبی نێئۆلیبرالیزم و ئەدەبی پۆلیتریایی کوردی کە بەرهەمی بەڕێزیانە ئەدەینەوە. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. بڵێ کاک مەشخەڵمان لەگەڵدایە. کاک مەشخەڵ سڵاوت لێبێت و زۆر سپاسکە بەشداری لەم بەرنامەیەدا. سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەران و بیسەران و سڵاو لە جەماوەری خۆراگری ستەمدیدەی کوردستان. بەڵێ زۆر سپاسکە بەشدارن. کاک مەشخەڵ با بڕۆینە سەر پرسیارەکانمان و پرسیارەکانمان باوا دەست پێ بکەین کە ئەدەبی کرێکاری و تایبەتمەندیەکانی چین و بەکێ دەوترێت ئەدیبی پۆلیتاریایی؟ ئەدەبی کرێکاری و تایبەتمەندیەکانی چین، ئەدەبی کرێکاری ئەدەبی خەبات و ناڕزایەتی چینێکی کۆمەڵایەتیە لە کۆمەڵگەی سەرمایەداریدا، چینی کرێکار کە هەمیشە لە پێناو ژیان و مانەوەی خۆیدا لە خەباتدایە تێدەکۆشێت دژ بە زوڵم و زۆر و ستەم و ناعەدالەتیەکانی کۆمەڵگەی بۆرژوازی. چێشمەچێش و ململانی نێوان دوو چینی کۆمەڵایەتی کرێکار و بۆرژوازی لە کۆمەڵگەی سەرمایەداریدا هەمیشە پێویستیان بە کۆمەڵی هۆکار و ئامراز و ئەبراز و یارمەتی دەرهەیە بۆی بتوانن خەباتەکان و خەباتی خۆیان بردنە پێشەوە. بە تایبەتی بۆ چینی کرێکار پێویستی بەوە هەیە سەرباری بۆ نمونە حیزبی سیاسی، سەرباری ڕێکخراوەی جەماوەری پێویستی بە ئەدەب و هونەریش هەیە. ئەدەب و هونەرێک کە هەڵقوڵاوی ناوجەرگەی خەباتی خۆی بێت. هونەر ئەداب شێوازێکە لە شێوازەکانی هۆشیاری کۆمەڵایەتی لە کۆمەلگەدا. سێ فاکتەری سەرەکی هەیە یا بە سێ هۆکاری سەرەکی دەناسرێتەوە لە کۆمەلگەی بۆرژوازیدا یا لە کۆمەلگەی سەرمایەداریدا. ئەویش هونەر یان ئەدەب بڵین هۆکارەکان مەعریفی و ئایدۆلۆژی و ئستاتیکین. هونە ئەداب ڕنگدانەوەی واقعە. مەسلەی پەیوەندی نێوان هونەر و واقعیش مەسلەیەکی گرنگە لە تیۆری ئەدەبدا. لە دیدگای ماتریالیزمی مێژووییەوە دەق یان ئەدەب دەبێت ناوەڕۆکەکەی لە واقعی کۆمەلگەوە هەڵێنجرا بێت، وەرگرت بێت. دووەمیش دەبێت ئەو ئەدەبە لە ژیانی مادی خەڵکەوە سەرچاوی گرت بێت بۆی بتوانێت گزارش بێت لە خەبات، لە خەون، لە هیوا، لە ئارەزوو، لە پێشهاتەکانی داهاتی خۆی بۆ ئەوەی بتوانێت خەباتی خۆی دژ بە زۆڵ زۆرەی کە لە سەرێتی بەرێتە پێشەوە. ئەم ئەدەبە کە لە ململانی کۆمەڵایەتیە لە دایک دەبێت بە کۆمەڵێ تایبەتمەندی دەناسرێنەوە یا بچەند تایبەتمەندیشیان هەیە کە بڕۆی من یەکیشیان لە ئەدەبیاتی بۆرژوازیدا ئینسان هیچ کاتێک چەق نەبووە، بەڵام لە ئەدەبیاتی کرێکاری و پرۆلیتاریایە ئینسان چەقە. بنەمای سەرێکی ئەدەبی کرێکاری گەڕانەوەی بۆ ئینسان، گەڕانەوەی بۆ خەون و خولگای ئینسان، گەڕانەوەی بۆ ئینسان جاریشکە بە ئینسان بەهای خۆی وەربگرێتەوە. ئەگەر ئەمە بنەمایەکی سەرێکی بێت، ئەدەبی کرێکاری پایەکی تری بریتە لە خەباتکردن دژ بە پایەکانی کۆمەڵگەی بۆرژوازی. پایەکانی کۆمەڵگەی بۆرژوازی معلومن کە مڵکایەتی تایبەتین، خێزانن، نیشتیمانە، ئاینە. ئەگەر ئەمانە وەک لە مانیفێستی کۆمۆنیستە باس کراوە، ئەمانە ئەگەر پایە سەرێکیەکانی کۆمەڵگەی بۆرژوازی بن، ئەدەبی کرێکاری دژ بم پایانە، دژ بم پایە بنەڕەتیانی کۆمەڵگەی بۆرژوازی تێدەکۆشێت و خەبات دەکات و هەوڵ دەدات هەمیشە ئالتەرناتیڤی خۆی لە ڕوانگەی دەقی هونەری و بە ئستاتیکایەکی جوانەوە بخاتە بەردەم. چونکە ئەدەب حیزبی سیاسی نییە، ئەدەب ناتوانێت کۆمەلگە بڕوخێنێ، بەڵام ئەتوانێت هۆشیاری خەڵکی ستەمدیدە و چاوساوی کرێکار و زەحمەتکێش برێتە ئاستێک بۆی بتوانن بەو کارە مێژوویە ڕاپڕن. فاکتەرێکی تر کاگەر تەماشای بکەین، ئەدەبی کرێکاری ئەدەبێکی سیاسیە. ئەدەبی چینێکە کە سەرقاڵی کاری سیاسیە، سەرقاڵی خۆ ڕێخستدا، سەرقاڵی ناڕزایەتی دەربڕیدا، سەرقاڵی وەستانەوەی بەرامبەر بەستەم و زۆر،
سەرقاڵە بە باشترکردنی ژیان و گۆزەرانی خۆی ئەم ناحوی کاری سیاسین و ئەو ئەدەبش کە تعبیر لەمە دەکات ئەدەبیشی سیاسیە. ئێمە نابێت لە کوردستاندا لەوە بترسین بڵین ناحەزانی ئێمە یان ئەو کەسانی کە لە بەرامبەر ئەدەبی کرێکاری و بۆرژوازی ئەدەبی کرێکاری و پرۆلیتاریە دەوەستنەوە ئیتیهامی ئەومان بکەن بڵێن ئەدەبەکەی و ئەدەبیی سیاسیە. نا بە پێچوانەوە ئێمە نەکە ناترسین بەڵکو شانازیشی پێوە دەکەین کە ئەدەبیاتی ئێمە ئەدەبیی سیاسیە و ئەدەبێکە ئایدۆلۆژیش و حیزبیشە. ئایدۆلۆژیشە بەو بەنایی کە هەڵگری ئایدۆلۆژیەکی تایبەتە کە ئەویش لە بیرباوەڕی مارکسیزم خۆی دەبینێتەوە و لە هەمان کاتیشە حیزبیشە نەک بەمانای ئەوەی کە سەر بە ئۆرگانێکی سیاسی تایبەت بێت بەڵکو لە جیهەتگیری چینایەتی حزبیت بەمانای وەک ئەوەی کە لینین باسی دەکات حزبیەتی ئەدەب یعنی جیهەتگیری چینایەتی ئەدەب بۆ چینێکی کۆمەڵایەتی چینی کرێکارە لە خەباتی دادژ بە بۆرژوازی. ئەدەبی ئێمە ئەدەبی کرێکاری وەک چۆن جەربەسانە و جەسوورانە لە مەیداندایە خاوەنی زمان و ئستاتیکای خۆیەتی، خاوەنی ناوەڕۆشی خۆیەتی، فۆرمێکی هەیە فۆرمی ئەدەبی کرێکاری ئەگەر چی فۆرمی ئەدەبی کرێکاری یا بڵێن شێواز و یا تەکنیکی ئەدەبی کرێکاری بە پێی پێویست و ڕەنگە لە ئاسی دڵخوازی هەموماندا نەبێت بەڵام توانیوێتی جێ پێی خۆی لەناو ئەدەبی جیهانیدا بکاتەوە و توانیوێتی دەنجی خۆی لە ئاس دەنجی جیهانیدا بگەینێتە چینی کرێکاری جیهانی. بە بڕای من ئەمانە چەند تایبەتمەندیەکەن کە دەتوانرێت ئەدەبی کرێکاری پێ بناسرێتەوە وەک چۆن بۆرژوازی خاوەن تایبەتمەندی خۆیەتی ئەدەبی کرێکاریش خاوەن تایبەتمەندی خۆیەتی. بەڵێ کاک مەشخەڵ سپاس ببوورە قسەکانیشتان ئەبڕم بەبۆ چوونی بەڕێستان ئەدەبی پۆلیساریایی بە چ خەسڵەتێ و تایبەتمەندیەک دەناسرێتەوە و بەرچاوترین خەسڵەتەکان کامانن؟ بەڵێ ئێمە کاتێک باس لە ئەدەبی کرێکاری دەکەین دیارە تەسمیە یاخود ناوی ئەدەبی کرێکاری یان ئەدەبی پرۆلیتاری هەریەکە یان هەندێک بە ئەدەبی ڕادیکاڵ و ڕێژێڕانە ناوی دەبات یان هەندێک بە تەسمیەی ئەدەبی مارکسیستی ناوی دەبات یا سۆسیالیستی. بە بۆچوونی من ئەدەبی پرۆلیتاریا یا ئەدەبی کرێکاری پرۆلیتاری چەند خەسڵەت و تایبەتمەندیشی ئێمە پێشتر باسی هەندێک لە تایبەتمەندیەکانمان کرد لە پرسیاری پێشووتدا لێرەدا هەڵمەوێ خەسڵەتە سەرێکیەکانی ئەدەبی پرۆلیتاریش باس بکەین. بەڵێ من یەکێک لەو خەسڵەتانە ئەوەیە کە ئەدەبی پرۆلیتاریا هەڵقڵاوی ناوجەرگەی ژیان و خەباتی چینایەتی چینی کرێکارە لە ململانی لەگەڵ سەرمایەداران و دام و دەستگا سەرکوتکەرەکانی. واتە ئەدەبی پرۆلیتاریا لە چێشمەچێش و لە چێشمەچێش و پێکدادنە چینایەتیەکاندا لەدایک دەبێت. ئاسۆیە کە پێکدادانی کۆمەڵایەتی چینی کرێکار هەیەتی دەبێتە ئاسوو ئامانجی ئەدەبی پرۆلیتاریاش. تایبەتمەندیشی تر بە بڕای من ئەدەبی کرێکاری جیهەتگیری یان تێکەڵاویەک و ئاوێتە بوونیشی تەواوی لەگەڵ تێکۆشانی چینی کرێکار و پارێزەری بەرژەوەندی چینایەتی ئەو چینە هەیە. ئەدەبی پرۆلیتاریا ئەگەر وەکو خەسڵەتی شێت تەماشای بکەین بە ئاسوویی ئینسانیەوە دەڕوانێتە ژیان و تاک و کۆمەلگا و ئینسانیتی ئینسان وەک کرۆکی کۆمەلگا بەرجەستە دەکاتەوە. ئەدەبی پرۆلیتاریا لە بەرامبەر ئاسۆی کۆنەپەرستی میل و ڕەوتە چالاکەکانی لیبرالیزم و کۆنەخوازی و ئاین و ناسیۆنالیزمدا دەوەستێتەوە دێتە کۆشێت ئەدەبێکی یاخود دەقێکی ئەدەبی لە ئەلەم جەنگە ڕوبەڕووبوونەوەی کۆنەخوازیدا بە ئاسۆیەکی گەشت و باسوێکی ئینسانی و ئەنتەرناسیۆنالی بەرگاوی بکات. خەسڵەتیشی تر ئەگەر باسی بکەین ئەدەبی پرۆلیتاریا من پێشتر ئاماژەشم پێداوە و لە چاپێکۆدی تریشار ئاماژەم پێداوە گەرچی لە ڕووی تەکنیک و هونەرەوە ڕەنگە بە پێویست نەتوانی بێت تەکنیکێکی نوێی هەبێت و نەیتوانی بێت لە ئاخرین دەستکەوتە هونەریەکان بەدەستەوە بگرێت هونەرەکانی بەشار سوود لێ ببینێت و بەدەستەوە بگرێت بەڵام وەک یەک ڕوتی ئەدەبی خاوەن تەکنیکە و لە ئاسی جیهانیشدا بوونی خۆی سەلماندووە. کاک مەشخەڵ بەڵێ بفەرمونون بورە. بڵێ کاک مەشخەڵ پرسیارەکەم ئەوە بوو ئایا پێویستە نووسەری دقەیەکی کرێکاری و چینایەتی خۆی کرێکار بێت تا بەرهەمەکەی لەو چوارچێوەیەدا جێبگرێت؟ بە بڕوای من نەخێر مەرج نییە نووسەر ئەو نووسەری کە دقی کرێکاری دەنووسی خۆی کرێکار بێت. دەشێت
دەشێ نووسەرەکە کرێکار بێت کرێکارێک بێت و لە جێگایەکدا کار بکات و هێزی کاری خۆی بفرۆشێت و لە هەمان کاتیشدا شاعیر بێت یاخود چیرۆک نووس بێت یاخود ڕخنەگر بێت یاخود شارونامە نووس بێت بەڵام دەشکرێ کەسێک لە پرۆسی چینە لە پرۆسی کاردانە بێت لە دەروێ پرۆسی کاریشدا بێت بەڵام چووکە جیهەتگیری بۆ خەباتی ڕەوای چینی کرێکار هێدش بە بۆرژوازی دەکرێت بەرهەموو خڵقاوی ئەدەبی هوەری بخۆڵقێنێت و بێنێتە دەرەوە زۆر کرێکارمان هەست زۆر کرێکارمان هەیە خۆی کرێکارە لە کارگە کار دەکات لەگەڵ هاوڵەکانی کار دەکات بەڵام هەڵگری بیرروباوەڕی بۆژوازیە و نووسینەکانش و دەقە ئەدەبیەکانیشی دیفاعن لە بەرژەوەندی ناسیۆنالیست و بۆژوازی هەشمانە کرێکار نییە و زۆر بەجددیش دیفاع لە چینی کرێکار و خەباتی چینی کرێکار دەکات بۆیە ئەگەر بێمەوە سەر پرسیارەکەی بەڕێستان دەڵێم مەرج نییە ئەو ئەدیبی کرێکاری خۆی کرێکار بێت دەکرێت بەڵام مەرجە زۆریش مەرجە چ کرێکار بێت یا کرێکار نەبێت دەبێت جیهەتگیری خەباتی چینایەتی کرێکار بێت لە دژی بۆژوازی. بەڵێ کاک مەشخەڵ بۆچی چەندەیە بۆژوازی جیهانی لە دوای هەرسێنانی بلوکی سۆڤیەتی بە ناو سوسیالیزم بەردەوام دەهۆڵی مەرگی کۆمۆنیزم دەکوتێت و لەم نێوەشدا ئەدەبی ڕیالیزمی ستایلینی کە بە ڕیالیزمی سوسیالیستی دەناسرا کەوتووەتە بەرەم هێرشە و بەردەوام تەبلیغ و پرۆپاگەندا لە دژی ئەدەبی شۆڕۆژگەرانەی پرۆلێتاریا دەکات و تایبەتمەندەکانی ئەم دەباتە ژێر پرسیارەوە. بەڵێ چەندەی ڕابردوو هەتاکو کۆتایی دەی هەشتاکان دنیای دوو قوتبی دنیای دوو بلۆکی جیهانی سەرمایهداری کە لە ململانێدا بوون لە شەڕێکی ئەوی پێیاندەوت شەڕی سارد ئەم دوو بلۆکەش خاوەن ئەدەبیاتی لیبرالیزمی بۆرژوازی و خاوەنی ئەدەبیاتی سۆسیالیستی ستالینی بوون لە بەرامبەر یەکتردا لە ململانێدا بوون کاتێک کە بلۆکی شەرق ئەوەی کە پێدەڵێن بلوکی سۆڤیەت هەڵوەشایەوە لە بەرامبەریدا تەواوی سەپۆرتەکانی بۆ ئەو ئەدەبەی کە پێشتر داوێن نەبوو ئەدەبی سۆسیالیستی ریالیزمی سۆسیالیستی ئەو سەپۆرتی نەما ئەو زەرورەتەی نەما و ئەدەبا بۆ بلۆکی شەرق چکە بلۆکی شەرق خۆی نەما لەو کاتەدا لەو ئینەدا پێویستی بەوە نییە ئەدەبێکی هەبێت بە ناوی ئەدەبی ریالیستی سۆسیالیستی واتە لەگەڵ ڕوخانی سۆڤیەتدا ئەدەبی ریالیستی ستالینی سۆسیالیزمێکی ستالینی بوو کە بە بڕای من ئەم سۆسیالیزمە ئەدەبە سۆسیالیستە ستالینیە لەگەڵ ئەودا لە گۆڕەپان چوە دەرەوە لە بەرامبەر ئەوەشدا چونکە خۆیان دەوڵەتێکی سەرمایهداری بوون بڵێن بلۆکی شەرق دەوڵەتێکی سەرمایهداری بوو لە ململانیدا لە بەرامبەر سەرمایهداری غەربیدا ئەوەی کە بۆی گرنگە بەرژەوەندی سەرمایهدارانە ئەوەی بۆ گرنگە ئەو بە تایبەتی کە خەسڵەت و هەڵگری سەرمایهداری دەوڵەتیە بۆ زۆر گرنگە کە بەرژەوەندی سەرمایهداران بپارێزێت لەم مەجاالشدا دەپێویستی بە ئەدەبێکی تر هەیە بە ڤێرژن و شێوە فۆرم و ئەدەبێکی تر هەیە بۆی بتوانێت گزارش لەم بەرژەوەندی و لەم بەرژەوەندی چینایەتی ئەو بکات بۆیە ئەدەبی ریالیستی بە ناو سۆسیالیستی ستالینی بۆ نە ئەرزشی جارانیمان نە پێویستیشی جارانیمان و نە ئەدەبی کرێکاریش بە دەردی ئەو دەخوات بۆیە ئەدەبی کرێکاری چووکە ئەدەبێکە دژ بە بەرژەوەندەکانی ئەو ئیتر هەمیشە جێگەی تانەوتە شەری ئەو وەتەنانەت ئەدەبیاتی بۆژوازی غەربیش بوو و بۆیە لە مەجالشدا دەبینین لە ئەدەبیاتی کرێکاری و ئەدەبیاتی پرۆلیتاری شۆڕژێرانە یان ئەدەبیاتی کرێکاری مارکسیستی هەمیشە لەبەر کەوتەتە بەردەم ڕەخنەیەکی هەمەلایەنەی قورسەوە لەلایەن هەردوو بلۆکەوە. بەڵێ کاک مەشخەڵ ناوەڕۆکی کتێبی نێئۆلیبرالیزم و ئەدەبی پلۆتاریایی کوردی باسی چی دەکات و چ زەرورەتێک هەنیدان خۆتان بەم بابەتەوە خەریک بکەن؟ ڕاستەکەی ئەم نامیلکەیە نیۆلیبرالیزم و ئەدەبی پرۆلیتاریای کوردی نووسینێک بوو چەند بەشیم ئامادە کرده بوو بەڵام تەواوم نەکرده بوون کاتێکیش لە ڕێگەی ئۆنلاینەوە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە زانیم ڕێگا کە ڕێگا پرۆژەیەکی فکری و ڕخنەیە بە هاوبەشی لەگەڵ دەستگای ڕۆسا 100 نامیلکەی فکری و ئەدەبی بڵاو دەکەنەوە کاتێک ئەوم زانی پەیوەندی پێوەکردن وتە من ئەتوانم منج نامیلکەیەک ئامادە دەکەم لەو مەجالەدا زۆریان پێخۆش بوو وتیان ئێمە بەتایبەت بۆ ئەدەبی پرۆلیتاریا کەس نییە ئاشتی لەو بابەتە ئامادە و کاگە تۆ ئامادەی بکەی پێما خۆشە خۆشحاڵیان دەربڕی لێرە تەبەن زۆر سوپاسی
ڕێگە و پرۆژەی ڕێگە و هەروەها دەستگای ڕۆساشەکەم بۆ چاپکردنیام کتێبە و ئەوەی کە هاانی دام ئەم کتێبە پێشەوەی باسی هەندانەکە بکەم حەزەکەم باسی ناوەڕۆکی بکەم چکەم کتێبە لە چەند بەشێک پێکاتوە بەشیشان بێزگە لە پێشێکیەکە من نووسیومە اینجا ئەدەبی پرۆلیتاری و تایبەتمەندیەکانی تایەتی اینجا سەرەتای سەر هەڵدانی ئەدەبی پرۆلیتاریا بەشێکی تریەتی اینجا پەیوەندی نێوان ئەدەبی پرۆلیتاری و ریالیزمی سۆسیالیستی چییە ئەدەبی پرۆلیتاریای کوردی چییە نیولیبرالیزم و ئەدەبی کوردی لە چه ئاستێکدان و چ دەکەن ئەدەبی بێفکر چیە و بەچی دەوترێت ئەدەبی بێفکر اینجاش ڕخنەی ئەدەبی مارکسیستی و ئیستاتیکای دەق ئەمە ناوەڕۆژی ئەمە سەرخەتی ناوەڕۆژی نامیلکەکەیە کە لە تقریبا 8 لاپەڕە پێک هاتووە بە قواری بچووک کە باز لەم بابەتە ئەوەی کە منی هاندا ئەمە بنووسم لەم سەردەمەدا ئێمە لە سەردەمێکدا دەژین بۆژوازی ناسیۆنالیزمی کوردی بە هەموو شێوەیەک سپۆرتی ئەدەبی ئیندیڤیدوال لیبرالیزمی کوردی دەکات بە هەموو شێوەیەک لە ڕێگای فیستیڤال لە ڕێگەی بەرنامە تایبەتیەکانی خۆی لە ڕێگەی مادیەوە لە ڕێگەی خەڵاتکردنیانەوە بۆ ئەدیبانی بۆژوازی خەڵات دەکەن سپۆرت دەکەن پشتیوانی دەکەن بۆی بتوانن ئەدەبێکی نیولیبرالی پەرە پێ بدەن ئەدەبێکی نیولیبرالی واتە ئەدەبێک دژ بە خەبات و بەرژەوەندی چینی کرێکار واتە ئەدەبێک کە خۆڵ بکاتە چاوی چینی کرێکار لە خەباتیدا دژ بە سەرمایه‌داران من کە ئەم وەقعە دەبینم وەکو ئەدیبێکی کرێکاری وەکو نووسەرێکە خەمی ئەدەبی کرێکاری و خەمی ئەدەبی پرۆلیتاریامە دەبێت بێمە دەنگ کە خاوەنی ڕەخنەم دەبێت خاوەنی قەڵام دەبێت بێمە دەنگ دەستم کردە نووسینی ئەم نووسیدا لەم پێناوەدا واتە لە پێنا ئەوەی لە بۆستمەوە لە بەرامبەر ئەوەی کە خۆڵ نەکرێتە چاوی کرێکاران و زەحمەت کێشان بەڵکو زەحمەت کرێکاران و زەحمەت کێشان ئەدەبی خۆیان ببین و واقعیەتی ئەدەب و خەباتی خۆیان ببین و هەوڵ بدەن لانی کەم وشیار بنەوە لە خەباتیاندا لە پێناو بەدەستێنانی داخوازیەکانیان و هەروەها گەیشتن بە خەونە چینایەتەکانیان. بەڕێستان هەم نووسەرن هەم لە بواری شعر نووسینیشدا دەستی باڵاتان هەیە دەکرێت بفەرمونون تا ئێستا چەند بەرهەمتان بە چاپ گەیاندووە و چەندیان بەرهەمی شعرین؟ بەڵێ ڕاستیەکەی تا ئێستا 8 بەرهەمی شعریم بە چاپ گەیاندووە بەڵام چاپکردنی بەرهەمەکانم یا بڵاوبوونەوەی بەرهەمەکانم بە دوو قۆناغدا تێپەڕیون قۆناغێکیان قۆناغی سەردەمی ئیستبدادی بەعس و پێش ڕاپەڕی بوو ئەمەیان لە ڕێگەی ئەو کاتەی کە من وەکو دامەزرێنەر و هەڵسوڕاویشی حەڵقەی ئەدیبانی کۆمونیست کە گۆڤاری ڕابەرمان دەردەکرد زۆربەی بەرهەمەکان و نووسراوەکانم ئەو کات لە ڕێگەی بڵاوکراوی ڕابەر و حەڵقەی ئەدیبانی کۆمونیست بڵاوبوونەوە کە بەداخەوە چووکە بە دەستنووس بڵاو دەبوونەوە هیچی لە بەردەستانین ئێستا بەڵام لە دوای ڕاپەڕینەوە کە من پێ بڵین پێش ڕاپەڕین دەتوانم بڵێم 3 کتێبم کتب بڵاو کردەوە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئیتر کۆمەڵی نامیلکەم بڵاو کردەوە نامیلکە و کتێب هەتا دەگاتە ئەو کاتەی تقریبا 5 نامیلکەم بڵاو کردەوە تا دەگاتە 2006 لە دوای 2006ەوە کتێبەکانم لە چاپخانەکانی کوردستان بە شێوەی پرۆفشنەڵانە چاپ بوون و بڵاو بوونەوە کە بەشیشان وتان 8 بەشی شعریە شعرا بەشێکی وەرجێڕانە لە زمانی ئینگلیزیەوە هەندێکیان شانۆنامەن هەندێکیان ڕخنەی ئەدەبی و نووسراوی ئەدەبین کە بە کوی هەمویان وەک ئێستا کە من ئیشارەی پێ دەکەم تقریبا دەگاتە نزیکەی 32 کتێب. کاک مەشخەڵ دەکرێت لەم بەشە لە بەرنامەکەماندا یەکێک لە بەرهەمە شارەکانتان بۆ بینەرانمان دیکلەمە بکەن؟ بە چاوان زۆر بە خۆشحاڵیەوە من شارێکشم ئامادە کردووە لێرە لە کتێبێکدا بڵاوبۆتەوە کتێبێکی شعریم دوایین کتێبی شعریم بە ناوی مەرکانەیەک خۆشەویستی و ئینجانەیەک لە بۆنی تۆ لە 2022 ساڵی پار بڵاوبۆ لە کوردستانە شعرێکی چایە بە ناوی حکایەتی ئازادی ژن چونکە ئەم شعرەکە جگە لەوەی کە باز لە ستەمی ژنان دەکات لە کوردستاندا لە هەمان کاتیشدا ئەمڕۆ خۆمان ئاگاداری ئاخێزێکین لە کوردستانی لە ڕۆژهەڵاتە و من ئەم شعرە دەکەمە دیاری بۆ هەردوولا هەم بۆ بەرنامەکە هەم بۆ ژنانی ئازادی خوازیش. بەڵێ بفەرمون. حکایەتی ئازادی ژن من پیاوێکی ڕۆژهەڵاتیم حەیزەرانی پیاو سالاریم بەدەستەوە و قامچی ستەم بەسەر پشتی ژیندا دێن و باسی ئازادی ژن دەکەم سینگم پڕە لە نارنجۆشی چینە و ڕق چاوەکانم هەزاران وردە زەڕەبینی لەسەرا
جارجار جامانیم لەسەر و شەروار لە پێ جارجاریش هەیە ئەفەندیم و قات و ڕیباتم لەبەرە چەکی دەستی ئازادی من چەپۆی غەدر و شمشێری سەرکوت و خەنجەری دەبنجی و تێڵای غەدرا کۆدی شەرەف لای من سێپێتی عەجیبە و لە نێو دەرپێی کچ و ژون و خوشک و دایک من پیاوێتی ڕۆژهەڵاتیم بۆنم ڕۆژە ڕێک دەڕوا هەزار تیرۆز 100 گوڵە باخ ناتوانن بۆنی بۆ گەنیم کەلوتی گشتانی پڕکردوە لابەرن من حەز ئەەکەم ژێرکراس و ستیانی ژنان ببینم من دەخوازم لەگەڵ سەرزەم ژنان زود بم بۆنی سینگ و مەمجی پڕ و خڕیان بکەم من بە دڵ خۆشی دەبینم گشت بینان ئەو کاتەی لە شپیسی خەیاڵە گڵاوەکانی خۆم لە لەش دەردەکەم لەسەر مێزێکدا دەنیشم و ڕۆژنامەیەک دەگرمە دەست بەسەر ژنە داماوەکەم دەقیڕێنم من پیاوێکی ڕۆژهەڵاتیم بە پەسەپۆرتی گەمژەیی وڵات و وڵات گەڕام و هیچ فێر نەبووم چوومە کیشوەرەکانی باکوور و پاژور و هیچ فێر نەبووم دەستم لە ڕانی زۆر ئافرەت خشاند و هەر هیچ فێر نەبووم کتێبگەلێکی زۆرم کڕی و لە نێو مەکتەبە دامناون و هیچ فێر نەبووم بووم بە هاوڕێی شاعیر و نووسەر و هونەرمەند و سیاسی و بازرگان و هیچ فێر نەبووم من لەسەر کورسی بێعەقلی خۆم دانیشتۆم کولتوری 100 ساڵ لەمەوبەر باوەشێنی بیرکردنەوەی وشکم دەکا دواکەوتویش دەرزی ژەهراویم لێ دەدا عەقڵم دادێت هەڵدە ئاوسێ من ڕاهاتووم لەسەر بانانی کتێب و خوێندنەوەدا چاو لە ژناندا بگرم و بە زمانی جەستە یەکێک پێیان بڵێم حەز دەکەم لە باوەشم بن لە ئاسمانی نەزانینەوە سەیری یەکێک کچانی شار و وڵات و جیهان بکەم بە زمانی خەیاڵ پێیان بڵێم حەز دەکەم کە شەیتانی بۆن خەون بە منەوە ببینن تا بێبنی چی بنی گۆمی جاهیل بوونم من پیاوێکی ڕۆژهەڵاتیم هەموو ڕۆژێ لە ئاوێنەی شانس و بەخت و نێرینەی خۆمەڕوانم خۆم دەبینم دوو قۆچم لەسەر ڕواوە جاریش هەبووە کلکم لە دەرلینجی پانتۆڵەکەمەوە هاتۆتە دەر گەلێ جالیش پلەی گەمژەیم وەک ڕۆچێت چووەتە سەر من پیاوێکی ڕۆژهەڵاتیم ساتمە لە وشە و لە ڕستەی چوان و مانادار دەکەم و هێڵنجم دێ بە ئازادی و یەکسانی نێوان نێرومێ هەناسەم پڕ لە میکرۆبی دژەژن و تروسکایی چاوەکانم لەسەر دەرپێی ناوگەڵی خوشک و دایکمە ئەوە منم لەسەر کورسی جەهالەتدا دانیشتوم و جگەرەی نەزانی و قەدر و پیاو سالاری خۆم دەکێشم و دووکەڵی خۆپەرستیش دەدەم بە هەوا ئەوە منم هەویری نێو کولتورەکان بدڵی خۆم دەشێلم و کولێرەی دەسەڵاتی ڕق سەمونی شێردەستەیی ژن کولیچەی سەرکوتی خەونەکانی کچ و کێکی ستەم دروست دەکەم ئەوە منم لەسەر کورسی بێمێشتیدا دانیشتوم و فوو لە مۆمی عەقڵ کرانەوە دەکەم عەقڵ دەنێمە نێو بوخچە و بە نەزانینی دەستپێرم ئینسانی بوون دەنێمە نێو تنووری کۆنەپەرستی و مرۆڤ بوون دەدەم بە ئاوی بێوەفایی ئای لە سەربانی هەر خەونێک ئاڵایەکی ڕەشدا دەنێم ئەستێرەی مەرگ و کۆیلەتی لە ئاسمانی ژیانەوە دا دەبەزێنمە نێو ژوورەکانی دایک و کچ و ژن و خوشکی داماو لەسەر کۆڵانی گۆڕانی نەریتێکدا تێڵاکانی دین و کولتور پیاوسالاری دادەنێم و ئەوی دەنجی لێەوە بێ دەنجی دەبڕم ئەوی فزە و هاوار بک بۆ ژین و دۆخێکی جیاواز فزەی دەبڕم من پیاوێکم دەنگم هەر دەبێ دەنجی من بێ ڕنگ هەر دەبێ ڕەنجی خۆڵە مێشی عەقڵ و بیرکردنەوەی قۆڕی من بێ لەسەر کورسی حیا و شەرم دانیشتم و قاچم لەسەر قازداناوە و باسی ئازادی ژن دەکەم من پیاوێکی ڕۆژهەڵاتیم هەرچی جارێ لەگەڵ ژنەکەم بچمە دەرێ سەبەتەی سینگ ڕەشماڵی پرچی پێرم کرا و مەمچی پڕ و بە ژنزراتی ڕێک و پێک دەبنە نێچیری نگای من ژنەکەشم دەڵێ کابرا عیب ناکەی تەماشای ئەو ژنانە دەکەی اینجا بۆڵەیەک دەکات و دڵێ لای خۆی مسەقەفیت سبەت بەختە ژنەکەم تێ ناگات چەندە پشت ئەستورم ناتی ئەگا دەزانێت کۆمەڵ و دابوو نەریت و ئاین و دەوڵەت پشتم دەگرن بۆیە منیش ڕۆژهەڵاتیانە بەرچیغی پیاوسالاریم بەدەستەوە قامچی ستەم بەسەر پشتی ژیندا دێنم و پاسەوانی ناو گەڵ دەکەم بە ویستی خۆم چۆنم بوێ باسی ئازادی ژن دەکەم. بەڵێ دەستخۆش کاک مەشخەڵ با بڕۆینەوە سەر پرسیارەکانمان ڕاتان سەبارەت بە ئاخێزێکی سەرتاسەری کە لە ئێران کەوتوتە ڕێ بە ناوی شۆڕشی ژینە و کاریگەری لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەڵ لەوانە لەسەر هونەر و ئەدەبیات بەگشتی بزانین. دیارە فرسەتیشی باشە لێرەوە سڵاو و ڕێز بۆ
سڵاو ڕێز بۆ ئەو ئاخێزە بۆ ئەو هاتنە دەرەوێ بۆ ئەو شۆڕشە کە خۆشببختانە شۆڕشێکا چشنی برکانێک شۆرشی کۆمەڵایەتە چشنی برکانێک کە چۆن بە دوای نەفەسێکا دەگەڕێ و ئاگری ناو دەرونی خۆی بێنێتە دەرەوە ئاها شۆڕشی ژینە بە مەرجی ژینە بوو بە بڵێسەیەکی گڕ و وەک یەک بزوتنەوەی ڕادیکاڵی کۆمەلگا گەیشتەوە ئاستەی کە لە بەرامبەر سەرجەم ستەمکارانی جمهوری ئیسلامی و جمهوری ئیعدامی ئیسلامدا بڵێ نا نەخێرێکی گەورە بڕووی دەسەڵاتدارانی جمهوری ئیسلامیدا بڵێ ئەمەش ئەم بزوتنەوەی ڕادیکاڵەش خۆشببختانە ئەوەی کە دەبینین ژنان پێشنجی و بزوتنەوەیان ژنان دەورێکی سەرشی تێدا دەبینن و دەوری ڕابەری تێدا دەبینن ئەمە شێکە لە خەسەتە پۆزتیڤەکانی بزوتنەوەیە ئەم بزوتنەوەیش وەک دەبینین کە من نەگەوەی من ئاگادارم بسوودنەوەی کە سنوورەکانی ناسیۆنالیزمی بڕیوە و سەر بە هیچ بسوودنەوەیکی ناسیۆنالیستی نییە ئاڵای کام بسوودنەوەی کردووە ئاڵایکی ئینسانیە و وەرە ژێریدا داوای مافە ئینسانیەکان دەکرێت دیارە ئەم بسوودنەوەی پەیوەندی کاریگەری هەبووە بەسەر بسوودنەوە کۆمەڵایەتەکانی ناو کۆمەلگەی ئێراندا بەگشتی و ڕۆژڵاتی بەتایبەتی لەسەر ئەدەب و هونەردا بۆیە دەبینین مەسەڵەن وەک چۆن ئێمە پێشتر باس ناکرد ئەدەب و هونەر لە واقعی کۆمەلگەوە ئەدەب و هونەری ڕادیکاڵ و شۆڕژێڕانە و کرێکاری لە واقعیەتی کۆمەلگەوە سەرچاوە دەکرێت و دەبێت بابەتەکانشی لەوە وەربژیرێت و بۆیە دەبینین ئەم بسوودنەوەیە تا ئێستا چەندین شعر و دەقی شعری هێناوتە دەرەوە چەندین گۆرانی هێناوتە دەرەوە چەندین هونەری هێناوتە دەرەوە واتە ئەم بەر هەموو ئەدەب و هونەریانی کە ئێستا هەن نەتیجەی یاخود بەرەنجامی کاریگەری ئەم بستنەوە ڕادیکاڵە شۆڕژێڕانەی شۆڕشی ژینایە دەتوانێت دیوان و هونەرمەندان بتەچێنێت و ڕابسڵەکێنێت و بە بەرهەمەکانی بتوانن بەشداری کارە و فعال بکەن لە بردنە پێشەوەی ئەم بزوتنەوەیە. کاک مەشخەڵ دەکرێت ئەماژە بە چەند بەرهەمێکی بەناوبانگ و سەرکەوتووی ئەدەبی کرێکاری بکەن چ لە کوردستان و ناوچەکەوە چ لە ئاستی جیهاندا؟ لە ئاستی جیهاندا ئەمە گەلێ بەرهەم و ئەدەبی کرێکاری و شۆڕژێڕانە هەن کە پێویستە کرێکار بیخوێنێتەوە پێویستە کرێکار لە ڕێگەی خوێنەوە سوود لە ئەزمموی بسوودنەوەی چینایەتی کرێکاران لە ئاسی جیان وەربگرێت ڕۆمانی دایک یەکێکە لە ڕۆمانەکان کە نووسەر مەکسیم گۆرچی ڕۆمانی نینە کە سابت ڕەحمان نووسێتی یەکێکە لە ڕۆمانانەی کە پێویستە هەموو کرێکارێک بخوێنێتەوە ڕۆمانی جەرمیناڵی ئەمیل زۆلا کە یەکێکە لە ڕۆمانانی کە بە بڕای دەبێت کرێکاری کوردستان بە کوردی و بە زمانی کوردی بخوێنێتەوە بکاتە دەستی شانۆگەری دوژمنانی مەکسیم گۆرچیمان هەیە پاژنە ڕۆمانی پاژنە ئاسنەکانی جاک لەندەنمان هەیە ڕۆمانی کەشتی قوتوخانەکەی تاجیکی کۆبایەشای ڕۆمانی ڕۆماننووسی پرۆلیتاریای یابانیمان هەیە و لە عەرەبیدا زمانی عەرەبیدا جەلال خالیدمان هەیە ڕۆمانی جەلال خالید کە محمود ئەحمەد سەعید نووسوێتی لە زمانی کوردیشدا مەسەڵەن گەلێک شعری بەتایبەتی کورد لەو مەجالەدا ڕاستی ئەدیبانی کوردی زیاتر لە بواری شعردا لە مەجالەدا توانیانە پێشەنگ بن و شعرەکانی چاوە شعرەکانی ڕێبوار سلێمانی قاسمیانی ئەحمەدی بازگەر بەندا کەسانی تر مەسەڵەن لەو مەجالەدا پێشرفت بوونە بەڵام لەگەڵەوەشدا گەلێک لێکۆڕینەوە و دیراسات و نووسینی دەخی تریشان وەکو شانۆگەری مانگرتن کە عەبدوڕەحمان زەنگەنە نووسیوێتی و چاپ بووە مەسەڵەن لە بواری ڕاخنەدا کرێکار و چیرۆکی کوردی کاکرۆف حەسەن نووسیوێتی یان فوادی مەجید نسری کتێبی من یاری ڕوانگە بووم کە کتێبی شەڕخنەی مارکسیستیە ئێتر کۆمەڵی لەو کتێبانە کە ئێستا ڕەنگە بە پێویست هەموو کتێبەکان لەم دقیقە نێنە بیر و ئێرم بەڵام ئەمانە و کتێبانن کە بە بڕای من لە کرێکاری کورد پێویستە بیخوێنێتەوە سوودی لێوە بگرێت و پێ بچێتەوە و لە ڕێگەی کتێبانیشەوە هۆشیاری سیاسی و کۆمەڵاتی بچێتە سەر و لە خەباتیدا بتوانێت سوود لێ ببینێت. بەڵێ زۆر سپاس کاگ مەشخەڵ من پرسیارێکم نەواوە ئەگەر لە کۆتاییدا پێویستە شتێک بە ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن یا شتێکی تر بفەرموو لە کۆتاییدا پێم خۆشە دووشت باسکەم یەکەمیان ئەدەبیاتی کرێکاری پرۆلیتاری پێویستی بە دەستگایەکی چاپ و بەخشی کرێکاری و مارکسیستی هەیە واتە پێویستە دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوە هەبێت بۆی بتوانین بەرهەمەکانمان بە زۆرترین نوسخە بڵاو بکەینەوە بۆ بە باشترین شێوەش بڵاو ببێتەوە و ئەدەبیات و ڕخنەی ئەدەبی مارکسیستی بکاتە کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان بە بڕای من ئەمە زۆر گرنگە دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوە ئیتر چێ دەیکات گرنگ نییە چ لایەنێک دەیکات گرنگ نییە چ حیزبێک دەیکات گرنگ نییە گرنگ ئەوەیە بتوانێت دەنجی ئێمەی کرێکاران دەنجی ئێمەی نووسرانی ڕادیکاڵ و مارکسیست
لە نووسینەکانمان شعرەکانمان ڕخنەکانمان وەرجێڕانەکانمان بکات بە چینی کرێکاری کوردستان ئەمە زۆر گرنگە. دووەم وەرجێڕان زۆر گرنگە دەق و نووسینە کرێکاری و مارکسیستەکان ئێمە زۆر بەرەژێڕین لە ئینگلیزی وەرمانجێڕاوە لە عەرەبیەوە لە فارسیەوە لە تورکیەوە لە ئەڵمانیەوە لە سویدیەوە بەڵام زۆر بە دەگمەن و بەکەمی نووسینی ئێمە دەقەکانی ئێمە دەکرێنە زمانانە و ئاشنا دەکرێن بە کرێکاران و نووسەران و خوێنەرانی مەسەرەن سویدی و ئینگلیزی و ئەڵمانی و سوئیلی. پێویست ئەو کەسانی کە لەو بارەدا شارەزاییان هەیە هەوڵ بدەن دەقی کرێکاری و ڕادیکاڵ و شۆڕەجێڕانی نووسەرانی کرێکار و ڕادیکاڵ و مارکسیستی کوردستان تەرجمەی زمانەکانی زیندوی جیان بکەن. و ئەمە دوو قسەم هەبوو لە ئاخیردا کە بڵێم و دیارە حتمما ئەوەش دەڵێم کە زۆر سوپاسی بەرنامەکەی ئێوە دەکەم، سوپاسی بەڕێستان دەکەم و سوپاسان دەکەم بۆ ئەم بانگ هێشتا. هیوادارم قسەکان مەسعودێکی گەیاند بێ و هیوادارم ئێوەش هەمیشە سەرکەوتوو بن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەشداریتان. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانتان دەسپێرین.